بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی نوێدا و لە ئێوارەیەکی تری ڕەمەزاندا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستانم ئەمڕۆژ لە ناوچەیەکی تری کوردستانین پرۆگرامەکەمان لە ناوچەی هەورامان چاکرین ئەمڕۆ واتە لەوێ بەرنامەکە پێشکەشەکەین لە یەکێک لە گوندە زۆر جوانەکانی ناوچەی هەورامان کە پێگوترێت دەگا شێخان دەگا واتە دێ هیوادارین ئەوەی کە پێشکەشتان یەکەین لەگەڵ سروشتی هەورامان گونجاو بێ. سروشتی هەورامان سروشتێکی زۆر تایبەتە، سروشتێکی زۆر جوانە. خۆ ئەگەر ئێمە نەتوانین سروشتەکەی وەکو خۆی بگوازینەوە ئەوە بە دڵنیاییەوە ئەوە ئێمەین کە نەمانتوانی وەکو پێویست بین. ئەگەنا سروشتی هەورامان بۆ خۆی سروشتێکی تابڵی جوانە. هیوادارین ئەوەی کە ئەمڕۆ ئێمە پێشکەشان یەکەین ینی بەرنامەیەک بێت کە ئێوە کە بە دیارەوە دانیشن لانیکەم زەوقێکتان پێ بدە، لانیکەم تۆزێک دوورتان خاتەوە لەو جنجاڵی و لەو بێتاقەت و لەو بێزاری کە هەیە. ستافی ئەمڕۆمان لە بەڕێزان کاک ڕێبوار و هەروەها کاکە هاوکار پێکاتوە. ئەمڕۆ کارزانمان لەگەڵان نییە فلای کامەکە هەڵسێنێت و سروشتەکەمان لە بەرزایەوە پیشان بە کاک محەممەدمان لەگەڵا. کاک محەممەد تۆ بەخێر بێ بۆ کاک محەممەدی کوڕم تەمانە ڕاتوە لەگەڵمانە بۆ بەرنامەی ئێوارانی ڕەمەزان. تۆ بۆچی هاتووە ئەمڕۆ؟ هەروە لەگەڵ باوکتا هاتووە حەزەکەی لە بەرنامەکە بەشدار بی؟ لەگەڵ باوکم. دەبکەواتە با بڕۆین بێکۆ بڕۆین بۆ دەستم بەرێ با بڕۆین بۆ دەگا شێخ. خۆشەویستان لە ئەو لادیانەی کە ئاودارن هەمیشە ئەم جۆرە کانی ئاخۆن ئەم کانیلەیە یاخود لە هەندێک شوێن پێگوتری ئەم جۆرە کوێرەکانیە هەیە ینی لە چەند شوێنێکە بەڵام خەڵکی لادێ هەمیشە لەو خەڵکانن کە خزمەتی ئەم جۆرە ئاواکەن واتە ئەم جۆرە سەرچاوەیەکەن بۆی بە فێڕۆ نەڕوە ئێستا تۆ سەیرەکەیت ئەمە ڕەنگە لە شوێنێکی دوورەوە ئەم ئاوە هێنرابێ بۆ ئێرە بۆی کە لێرە بێن ئیسفادێکی لێ بکەن لەم سەر ڕێگایە کەسێک ڕێبوارێک دێ یاخود چاخانە و ئەو مەتعامانێکە لەسەر ڕێگاکەن دەکرێت سوودی لێوەرگرن یاخود لێرەوە کۆ بکرێتەوە بۆی بۆ ئاسانی بچێت بۆ باخچەکان. بۆیە ئەم جۆرەکانیە بەم شێوەیە وەکو سیرەکەی بەلو ئای بۆ کرێ یاخود با بڵێن جۆرجار دۆڵی بۆ کرێ ئاوەکە کۆ کاتەوە بۆی حیوانیش لێ بخواتەوە. ئەمە لاان پلوسکە بەانی بە کوردەکەی پلوسکان بۆکردەوە بۆ ئەوی کە ئاوەکە کۆ بێتەوە لێرەوە وەکو دەرچەیەک دێتە بێتە دەرەوە سوودی لێوەرگیرە و جوانێکی زۆریشی بە شوێنەکە بەخشیوە. يا قربان السلام عليكم باب نجبم ألي بعد دانش مناكري شوني بقربان ماشي دو دانش دو ورا وتشي خل نويت تلبيت مالا ولي سني لا زانكو تو خوين كاري زانكوي أو بعدين أي تو كاك خوين كاري علوم سياسة مرحلة عزم الله بيني دو يني شاك دانشتم والله علوم سياسة جناب تشي زمان انجليزي هو بويا اذا كشت بلا خلشيرن بلا اي لقرب مزانتي شو الحمد لله باش او لا انجليزي كبر جوا زين علوم سياسه شي بيجي بروش مشكل بو الحمد لله لا سليماني يا لا هلبجه سليماني بس سردان هاتونو يا يتبتوابون بس سردان هاتونو تو شي ما امتحان معنا يعني مالطان ليري بلا
هەورامی زیرەکەن قسەی خۆمان بێ ئەورامی هەر زیرەک بوو وەڵا هەر بەجددیمە ینی زیرەکەن ئێستا تا هەروە بووە دەیخاسەگیان تۆ قسەمان بۆکە لەسەر چی مامۆستا تۆ سەر ئەوەی کە دێنەوە خەریکی چییە بن لێرە وڵا هەر هەندێک جارە بە ئیش و خوێندنەوە تەواو زیاتر لە بواری ئینگلیسیا خوێندنەوە کە لە سلێمانی تەمان لە داخلین وەنیە بەڵە بیری ئێراکەن نەوەڕا بەفیلی ڕاتنە چوار ساڵ لەوێ ڕادەی باشە وتم ئێرە سروشتەکەی جوانەوە وایە بۆ سروشتەی بڵێ فەرزیازێکی زۆریە ڕەنگە ینی بیری ئەم سروشتە بکەن بیری ئەم بکەن وایە بەتاکیل ئێستا دایلۆگی خەرجی دایلۆگێک بۆ خەریکی قسەکردن لە مێنی خۆتان باسی چیتانەکە باسی ئەوەی بەیانی کەی بڕۆیلەوە شەمە ئیگزامشتمانە ئیمتیحان بۆ ئیلتیزامیش هەورامی ئاوا مەزبوطە بەڵێ تۆ ێستا بەتەمای کە ئیشەڵا تەواو بووی چی بکە علوم سیاسە خوێنی ئەو کاتابی بە سیاسی وەڵاکە بتوانم بخوێنمەوە بۆ ماستەر و دکتۆراش ئەکە و هەرە بخلص تۆ یەکشتم پێ بڵێ زانکۆ یەکێک لە مەهیمەکانی ئەوەیە کە لە دنیا گۆڕانکاری گەورە دروستەکە زان وانە قسەکەم تەواو یانە تۆ ئینشاءڵڵا ئەوە هیمەتێکی گەوراکەوە بەتەمام ماستەر و دکتۆراشی ئەی دوایی پێم بڵێ دوای چیەکەی ئەی دوایی نابێت تۆ شوێن پەنجەت هەبێ ئەی دوایی نابێت تۆ کاریگەریت هەبێ کێشەی زانکۆ ئێمە تەلەبەی فاشلیزم بەرەمێنێ نەک تەلەبەی ئەکتیڤ بەرەم بێنێ ئەوە تقریبا ئێستا هەرچی مامۆستای ئێمە هەیە هەمووی حیزبی ئەگە حیزب فەرمانی پێنەکە هیچ ناکە کاکە قەی ناکە با حیزبی بن بەڵام معریفە ئەو زانستیان هیچ ناکە ئێمە شتەکان ئێستا ئێمە دەردەکمانێتان تیۆری هینە تاریخی بەسەر چوە تیۆرەکە باسی ماکندەری نوێەکە و سوپایکمانەکە و هتلەر چۆن داگیری ئەمان بەسەر چوون ئەبێ ئێمە سیاسەتی تازە بخوێنین باشە خۆگەرۆک و ڕگەزێکی سیاست بەس قسەکردن لەسەر فاشیزم بۆ نمونە ینی ئەگەر ئەمە بە زوانەیەک بێ مثلا باسی دیموکراسیەت و مافی مرۆڤ و ئەمانش بێ قەیچەکە لە تەنیشتە بە ئینسان لەش گرنگە بزانە فاشیزم چۆن دروستە بێت ئەخ وایە گرنگە چۆن دروستە بێت بەس ئێستا بێ سەرەتای تبزانین سیاسەتی ئەمریکا چۆن بەرەو پێژەچی باش رووسیا چۆن سەرکەوتەوە ڤلادیمیر پوتین چۆن توانی سەرکردایەتی بکاتەوە بەسە پێویست ناکاتەوە بری مۆسۆلۆنی و هتلەر و چەرچڵ بخوێنی ڕاست ئەمانی تازە ناخوێنن ئێوە ئەو ینی لەو زانستە تازانش ناخوێنن ینی باسی ئێستا من مەحەلەستێم زانستی تازەمان نەخوێن ئەی تۆ بزانام لە بەشەکەی خۆت ڕازیت لە ئینگلیزی ڕازیت بەحەزی باشە کە دوای تەواوی تۆ چی لێ دەرەچێت وڵاوەیە دەبێت لێ مامۆستای یاخود وەرگێڕی لە کەرتی تایبەتە زیاتر ئەو هەل هەیە ئەگەر هەبێت بەڵام ێستا نییە باشە تۆ لەو بەشای خوێنی کە گرنگی بە زمان ئینگلیزیە ئێستا ئینگلیزیەکەت باشە ئەتوانی هەندێک قسەم بە ئینگلیزی بۆ سڵاوێک لە بینەرانی من بکە بڵێ پێم خۆش بۆ کام ئێوارێ بەرنامەکە هاتووە بۆم گوندەیە. Hi everyone, today I'm very happy with this gentleman to talk about something that we talked about Ramadan and some special things about that we are going to Slemani tomorrow. Thank you very much. باشە یعنی ئینگلیزیەکەی منش خراپ نییە دێ باشە ئێستا بڕیارتان هەباری کەی بڕۆنەوە دوای نوێژ دوای نوێژ بەیانی ینی خۆ بۆ کۆنکرێت ناچیت دوای نوێژی بەیشی خەباتە نازی تۆ دوای نوێژی نیوە ڕۆڵە وانە باشە ئەم ساڵ چەند تەماوە تەواو بن ئەم ساڵ تقریبا ئێمە دوو امتحانمان کەوێتە دوای جەژنەوە ینی 26 امتحانەکەیم تا 9 مانگ خوێندن کاریگەری لەسەر ڕەمەزانوانە یاخۆ بابە پێچوانەوە بڵم ڕەمەزان کاریگەری لەسەر خوێندنیەوە هەیە هێتابانێت چۆن ینی لە چ ڕوانگەش لە ڕووی تاقەوە لە ڕووی تواناوە ئەو توانایەوە هەنێکی بەڕۆژوو کاتێ بەڕۆژوو هەنێکی بەسکین ئەچێت بەس ئەتوانی ئیسفادێ ئەزانی چۆن بکەیت ئەوەی کە بۆ بێتاقەتی مێنێتەوە زیاتر پێوەستە بە دوانیوەڕان ئینسان ینی تۆزێک بێت بێتاقەتی بێزاری بۆ دروستە بێت خۆکرێ ئەو کاتەکانی تر پێشنیوەڕۆ دابنێ مەسەن کۆشتەکەی خۆتکەی دوایی لانی کەم بۆ ئیسراحەت ئێستانی وەڕوان بۆ کولتور پێشنیوەڕۆ بخەوێت کللتورەکە کەواتە خۆی کێشەکە لە ڕەمەزان نیە کێشە لە تێکشکاندنی کللتورەکەیە کە بە شەو ناخەویت بە ڕۆژ قەرەبووی بکەیتەوە نیە ئەی تۆ چیڵێ لەگەڵ ئەو کللتورەیەوە ئەوە تا خوای گەورە فەرمێ وەجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا ینی ئێمە ڕێک پێچوانەیەکەین وێستا وەڵام پێشنی بەڕوانی شەڵاسم هەنێ ساویش دەکەم دام ناوە بەرنامەکە بۆ خۆم ڕای تۆش وایە کە ڕەمەزان کاریگەری لەسەر
خوێندنەیە وڵا هەیەی بەس ئەوەنە زۆر ناوڵی ناتوان ڕۆژ بەکە بکەین هەیەی بەس زۆری ژوو ئێمە بۆ هیچمان ناوێ بە هیچ ڕخنە لە مێژوومان ناگرین هەر نەتەوەیەک ڕخنەی لە مێژووی نەگرت هیچی ناوێ بە هیچ ئێستا ئەو ئەڵمانیا ڕخنیان لە مێژووی کە هیتلەر کەسایەتیەکی دیکتاتۆر و بەدەوە ئێستا مێرکڵ لە شوێنی هیتلەرە یعنی ئەگە ڕخنە بگری لە مێژووی خۆت وڵاتەکەت پێشەخەیت بەڵام کێشە ئێمە ئەوەی ڕخنە لە خۆمان ناگرین حل لە سەرەتاوە هەردوو دژمنتاری بۆ دژمەکە تا ئێستا هەروایە کاکە من ئێوە ماندوو کرد زۆر خۆشحاڵ بووم زۆر خۆشحاڵ بووم دەستان خۆش بێت زۆر سپاس کاکە چۆنی چاشی باشی بە مەرحەبایەکەت بکەم چۆنی سلام جا خبرێک ناو چییە محەممەد کاکە محەممەد چۆنیت باش سلام جا لەگەڵ ڕەمەزانە وەڵا بام سلام جا باشی بام سلام زۆر باشە بە ڕۆژوی شکوروەنیە بەڵێ هیچی لێ خواردووە هەر وەڵا ئای دەستخۆش ئەوە مەمەزمان قسەکە لەسەر ڕاستگوتنە بەڵێ چەندە لێ خواردووە وەڵا سیان سیانی لێ خواردن چییە چووی بۆ ئیش چی وەڵا نەمەتوانی نەخۆش بووی چی نەوەڵا گوچنی زایفە گورچی لە زایفە ئیشاڵا دوایی بە شوێنەی بیگرەوە باش هەمووی لەسەر یەکنا بەڵێ ئەوە توانی لەو کاتانە بە تابەتی کە ڕۆژگار کورتە بەڵێ بیگریتەوە ئەو کاتانە باش هەر وەڵا زۆر باشە بە هەورامیش قسێکە لێ برسم کوڕ و کێکن فڕووکی پرۆگرامینە شتێکم لێ زانی شتێکم لێ زانی بەس زۆر مەزبوط نەبووانێ بەڵێ بەڵێ دەست سلام جا سلام علیکم چۆنی دادەجان باشی سەحەت چۆنە چاچی دەنگ و باسان باشن وەزتان باشە لەگەڵ ڕەمەزانە چۆنن شکر باشن مانتیقەکەتان خۆشە پێ ڕەمەزان زۆر هیلاکتان نەکات الحەمدولله دەی موفق بن انشاءالله موفق بن سپاس دەکەین خوا لێتان ڕازی بێ مەمنونی سپاسانێ قوربان سلام علیکم خۆ دەرمان ناکەی کاکە یعنی خۆ هاتوین سلام علیکم چۆنی قوربان باشن دەنگ و باسان باشن وەڵا خاسم الحەمدولله وەلەو هەورامیەکەم دووکەڵەکە ئەگەر وەڵای قوربان دەی ئیتر تەمەنەکە شکور هەیە يعني خفت شي خوارد خەفەت تۆ سەیریکە با شتێک بڵێ با شتێک بە فرسەت هێزانم من کە هاتمە ناو ئیشی ئیسلامیەوە ڕیشم نەبوو وەکو ئێرم بوو هەموو ینی دەمو چاوم ساڵی 1970 دوایی ڕیشم دوای تۆ سەیریکە با حکاتێکی خۆم تاوەکەم دوای ئەوە لە ناو مەقەڕە لە دوای ڕاپەڕینەکە ڕیشم هات ئەوە تا ڕیشم لە ناو کاری ئیسلامیا سپی کرد خەڵک ئەگەر با بڵێن زۆر جارەڵێ ئەڵێ وڵی من لە ناو ئەم ئیشە ڕیشم سپی کرد بەس من الحەمدولله ڕیشم هات ڕیشم سپی کرد ئەگەر بۆ خوا سپی کرد بێز قازانجەکەی وەڵای جا هەر بەتەما ئەوە ئێزان دڵەکان حەز ئەگەر ئەو دڵی تۆ بەرەو خوا ڕۆیشت هیچ مهم نییە حیچ مهم نییە بابزانی مهم ئەوێت تۆ نەزەرەکەی نە دەنگ بێنی نەیهێنی بەلا تو احتیادی بێ زۆر باشە با من پرسیاری لە تۆ بکەم من و جەنابەت یەکەم جارە یەکتر بینی وانە لەوانەیە خەدار بینی یەکترمان بینی تۆ زۆر بینم ڕاست دەکەی جوانە ڕاست دەکەیت قسەکە لەسەر ئەوەیە دەم و چاوم لە ئەهلی باشە چیا لە ئەهلی خراپ خاترم مەگرە نەوەڵا خاترم کەس ناگرێت سواتم لە زۆی ئەناسم زۆر باشە هەستاکان ئەنەتاناز هەر کەس مسلمان دیارە بەلسەر نوشاویە مسلمان متەوازێعە مسلمان فەقیر حاڵ زانی جوانە زیان بەخش بە کەس وانە زۆر ماست مسلمان مؤدبە حل لە دوور هذه السلام عليكم دەم بە پێکەنی دەی خاسەگیر
خاص یا خاز نییە خاسەوە تۆ خۆش بوو خۆزابەتم پێم خۆش هیوای سەرکەوتن سپاس دەکەم سەرکەوتن و خزمەتی سپاس دەکەم با بزانین لە دەرگاشێخان لەگەڵ ڕەمەزان وەزعی ڕەمەزان چۆنە لەخوا بێت ئێمە ئەگەر پرسایی دێمان کەی هەر هەمووان بە ڕۆژی ماشەڵڵا لەوانەیە نازانم بڵێم دووسێ کە چوارکە بەژن و بە پیاو بە ڕۆژی شکری خوا ئێتر یا فێربووی نازانم یا بە ئیمانین کە ئازانی چی با ئێوە بە تایبەتی ئێوە شێخە دێوە نیە یعنی دەرگا شێخان ناو براشینەکەم دەی باشێ دەی ناویژن یان مەبەستمەوەیە هەمیشە ئێوە خوێنەوار بوون خەڵکی دینداری تیا بووە هەمیشە ئەم ناوچەیە جوڵانەوەیکی دینی تیا بووە کاکەوە بیارە لە تەنیشتان مەدرسەیەکی گەورەیە قوتابخانەی دەرگاش هەر مەشهور بووە لەسەرەوە هەر بووە مەبەستمەوە ئێوە لەوانەیە دینداریتان لە پێش خەڵکی تری نا هەر بووە ئەی بەر و بازاڕت بەرو بازار وڵە ڕەمەزان هەر کەس باش لەخوا بەزیادێ دانیشین بێتاقلیوە دانیشین حکوومەتە ڕووکەین تشکیلەکەین هەر ڕۆژێت بەڵێکەکەین بسەعبەوەێت دیاتەوەکەیت خۆش بوو سواسانەکەێت چۆنی قوربان دەنگ و باست باشی وەزن چۆنە شکر باشی دەنگ و باست تەندروستیت ئێمە تەلەڤیزۆنی پەیامین ئەم ئێوارەیە هاتووینە خزمەتی ئێوە دەمانەوێت بەرنامەیەک چاکەین لەسەر ئێوارانی ڕەمەزان بزانین لە گوڕی دەرگا شێخان ڕەمەزان چۆنە گوزەرێ لێرە هەموو بە ڕۆژون الحەمدولله هەتا عليكم السلام ورحمة الله چۆنی قوربان سەحەتت چۆنە چاچی خوا لێ ڕازی بێ چۆنن بابە باشن چاکن تۆ ناو چییە سارا ئافرین ئەی تۆ کە جوانی ناو چییە ئەوە مێشوو لە خواردوەتی کاک حاجی کوتە ڕەمەزانەکە خۆشە عليكم السلام قوربان سەحەتان باشە چاکن کرد خوا لەتان ڕازی بێ باشن شکر دەنگ و باسی ئێوە شکر باشن میوانداریمان انشاءالله قبوڵەکەن ئێمە مێوارە هاتوون بابا لەگەڵمانە با قوربان سوپاس دەکەین شەوە ڕۆینەوە بەڵام تخوا وەڵاهی خۆ بە قورئان خوڵقەکەشی چاکە حەقی خۆیەتی حەقی خۆیەتی ئەی دەنگ و باسان شکر باشن ئیش و کارتان هەیە بە ڕۆژێ هیچ ئیشمان هەرخەوتنە هیچمان نیە تخوا وەڵا خەریکی باخۆشتین و مەبەستم وایە ئێستا لە هەندێک شوێن ئیشەکرێ ینی بەیانیان تا سەعات دە ئیشەکەن ئیش نییە وەڵا سيجني حالم مرة مزانا بس ئێوە خۆتان نایکەن ئیشەکەشمان نیە ئیش ئێوتم ینی باغ ئێستا هیچ جیاگژ و شتیانە پاچیکەنەوە يعني مثلا كريكاري مريكاري علينا انا ايش باقي هم بەس باشە لێرە کرێکاری هەیە نەوەڵا نییە والله بشوت كذا باروشد هي وڵاتداری خەریکی وڵاتداری بازیگەن جوشتمان هەیە نرجع كان باش اللي والله داري شو ده كانت ئەی ژیان لێرە بەچی بە ڕێواچیە والله بڵێن چی بۆخوام دێسە حاڵیان سەر حیوانی تیانە دوو حال بڵێ ئەو هەموو هەموو شافداخە هەمومان بخوا هەمومان قەڵبین هیچمان پێ باشەکە هەندێک حیوانی وردە هەر بۆ سپیاەکەی خۆتان مانگایەکمان بۆی هەر باش بوو حیوانیە کاکا بە هەر بەرەڵانکەن ئەو پشت ماڵ وشتە دەخوا مۆفەقتان کە ئینشاءالله لە نوێ دەست پێ بکەن و ئینشاءالله ئێوە تۆزە بجوڵێن و هیمەتێ بنوێن ئینشاءالله بەش خوای گەورەش بەرەکەت بەرگەنجەکانمان ئێمە خەریکە تەواو بین نا ماشاءالله بۆچ ماشاءالله خەڵکی هەورامان تەمەنیان الحەمدولله هەتاکو ئەچێتە سەرەوە ماشاءالله هەر جسمیان ڕێک و تەندروستیان باشە ینی زۆر ئێسم ماڵەکەمان نەردوورە گەر بێنە حەر بێن بۆ مزگەوتەوەمان بەسە ئەگەر مەسەلەی ئەوە دەیخوا لێتان قوبڵکە خەریکی نوێژی عەسرن فەرموون ئێمەش دێنە خزمەتان ئینشاءالله فەرموون چۆنیت باشی ناو چییە بەڵێ کاک بەڵێن چۆنیت خۆش بێ ئەمە ماڵیەوەیە بەڵێ کاک بەڵێن بە ڕۆژویت ناوەڵە ناوەڵە بە ڕۆژوونی تۆ بۆ ناگیرە یا نەخۆشی چی هیچ بۆ ناگیرەوە دێ بەڵێ باشە بە تۆزێکی گەورە بی ئینشاءالله دوو-سێ ساڵی تر بۆ دەگیرێ باشە بە قوربان لەگەڵ ڕۆژ و لە ڕۆژەکانت چۆنی وڵا باش باشی ینی بە ڕۆژویت باش ئەی تۆ ناو چییە محەممەد کوڕکێن من کوڕ سەریاسی سەریاس لێ خاستەکەن بابزانم ئەمە ساسە شتانم پێە بێ بیبەخشم ئەی بەخشم
شتێکی هەورامیمان بۆ بڵێن دەی چێ توانە شتێکی هەورامیمان بۆ بڵێ دەی حەزت لە کامەیە حەزت لە کامەیە هەڵگرە دەی ئەمە حەز لێیە ئەمە حەز لێیە ئەو بۆ تۆ زۆر باشە دەی شتێکی هەورامیمان بۆ بڵێن دەی ها هەر هیچ نازانین ها ئەگیان گویانی مەزانی حەزی لە گۆرانیە تۆ حەزت لێتی خوا دەبا ئەمە بم بە تۆ ئەمە ژێم بە تۆ ئەمە ژێم بە تۆ ئەمە ژێم بە تۆ ئەمەش بۆ تۆمە ئەمەش بۆ کچە ئاقڵە جوانەکە کەواتە با هەمومان سەلامێک لە بینەرام بکەینە لێوە دەی هاڵە دەی ئەی تۆ پێم بڵێ لەگەڵ ڕۆژوە چۆنی وەڵا باش باشی خۆ بە ڕۆژویت ڕۆژوگرتن لێرە سەختە نەوەڵا خۆشە سەخت نییە نەوەڵا ئەی تۆ کاگەر هەرمانن نەبێ بەردەنی خۆتانەڵێن ئەگەر ئیش نەبێ بخەویت و هەر وەختێکە ویستت هەستیت و پیاسە بکەی بە باتۆڕ و حتمما ڕەنگەش ئەنی ئەوە هیلاک نەبی نەوەڵا هیلاک نابوونەوە ئەی ئێوە مسابقە شتی ئەکەن بێکەوە نەوەڵا تااقەت یۆشتانەمانی خوا ماشەڵە بازوو ئەوانە شتینە پێچێت تەمرین وشتووە بکەیت ئەیکەیت جارجار جار چۆنە لێرە کات بە چی بەسەرە بەر لە دەرگاشەکان دێکی بچووکە وانە لاوانەیە کۆمەڵم بەتەعەم شتی لێبێ بەڵام ئایا بەشی هەموو هینەکاکە ئەو هەموو خەڵکە بخاتە ئیشەوە ئەوەڵام باش خەڵکی وایشی مادەمەکەی وایە لە باخەیژەکە هەر دانەی لە شوێنی ژەکە دێخۆ باسەنە واڵی چاکی وەزن چۆنە شکر باشی دەنگ و باسە چاشی باشی ئەمە ئێسترە وەنیە لە هەندێک شوێن پێڵەن قاتر وایە قاتر لە منتیقی گەرمان پێڵەن ئێوە ئێستری پێڵە وەنیە باشە ئێوە چی چی ئیشێکی پێەکەن ئەمە ینی ئەوەی کە ئەم دیواودی پێەکەن بەس باشە پشتی زۆر پاک دیارە ئەڵی کورتان نەکراوە وایە تەمان خۆشەویستانێکێک لە مهمە و لە گرنگی ناوچەی هەورامان یاخود ئەو سروشتێک کە هەیە سروشتێکی زۆر سەختە ناوچەیەکی شاخاویە تەمان لە هەورامیەکان زۆر ئازان بۆ بنیاننانی باخ و باغداری ئێستا تۆ سەیریکە لەم شوێنە سەختەیە ئەگەر سێ دقت بدەیت ئەگەر کامێرەمانی هاوڕێم بتوانێت وێنەکەمان بۆ بگوازێتەوە هاتوو کەڵەچێکی زۆریان کردووە بەردێکی زۆریان سەریەک ناوە هەتاکو تەختایشان دەست کەوتووە خود دوایی ڕەنگە گڵشان تێکرد بێ خود گڵیشان بۆ نابێ بەس لە پێناوی ئەوە کە درەختی لێ بڕوێنن ئێسام هەنجیرە لێرە بە زەحمەتێکی زۆر ڕوێنراوە ئەگەر لە شوێنانی تر ئەم هەنجیرە خەڵفێک بێ شوێنێکی بۆ تەرتیب بکەن و بیچەقێنن ئەوە لە هەورامان پێویستی بە زەحمەت ئەمە پرۆسێکی زۆر زەحمەتە ئەبێ لەم شوێنە سەختانەیە جارێ شوێنێکی گونجایی بۆ دروستکەی بە زەحمەتێکی زۆر ئەنجا درەختەکە بنیاد بنەی کاک عەبدوڕەوف ئەگەر سەیری ئەم کەڵکردناکەیت ینی ئەمە ڕەنگە کەسێکی ئاسایی کردبێتی وانە خۆوەستان نەبووە وەستان نەبوو کەسێکی ئاسایی کردوێتی تەبان لەم شوێنە بەرزەش دیسان وەکو وتمانەوە تاوە گوێزە گوێزیان لە بنیادناوە هەڵوژە خەیسی ترێ
بەس چییە ینی ئەمە سروشتەکەی زۆر زۆر جیاوازە لەگەڵ شوێنێکا کە ئاسانکارێکی زۆر بۆ کراوە شوێنەکەی شێوەیەکی سروشتی گونجاوە بۆ دار و درەخت و هەر ئەوە ئەوێ شەتڵەکەی لێ بڕوێنی بەڵام وەکو وتمان لێرە بە زەحمەتێکی زۆر باخ بنیاد دەرنێ بەڵام سەیرەکەی باخێکی زۆریان هەیە. یەکێک لەو شتانەی کە لە هەورامانە دەبێنرێ پێشتریش باسمان کرد بۆ مەسلەی باخداری بەڵام دیواری خانووە ئەم دیوارە جاری وایە لە هەندێک شوێنە ئیبینی لەمەش جوانتر دانراوە یعنی ئەڵەن لە هەورامان گرە و کراوە لەسەر وشکە کەڵک کە بەم شێوێ دایبێن ئەمە وشکە کەڵەکە کە هیچ چیمەنتۆ و قسڵ و گەچێکی تا بەکار نەهێنراوە ئەڵێن وەستا هەبوو کوتێتی گرەوەکەم لەسەرەوەی کە مشک نەچێتە ناوی ڕاستەکە ینی بەردەکان جوو دانێ بەمەرجی ئەوەی بە شەرتی ئەوەی کە مشک نەچێتە ناوی بێ ئەوەی چیمەنتۆ یاخود قڕ یا گەج بەکار بێنرێت کاک عەبدوڵڕەوف ئێستا لە مەنتیقەی هەورامان ئەم جۆرە کەڵەکە بەکارهێنرێت ئەمەی سە خانوو لە تەوێڵە خانیان کردووە کاک لە تەوێڵە کردویان ئەسڵ مشکی ناچێت ببێنیانە بەردەکان مەبەست وایە لە مەنتیقەی هەورامانە تا ئێستا ئەم جۆرە بەردە بەکارهێنرێت زۆربەی خەڵک بەکار ئەم بەردە ئەم مەنتیقەیە یاخود بەردە ئێرێ ئۆپشیان نەدایسە ینی ئەرکانە بەردی خۆیان لێرە بەردەکە هەیە بەڵە ئازی خۆیانەوە بە شۆفڵ حەفارا بەردەکان جگەلەوەی کە زۆر جوان دانراون چنەوە کاکن بەڵێ بەردەکانە چنەوە وەکوین لە قاری دەیەکەن قوربان سەلام عەلەیکوم چاکیش کرد دەنگ و باست باشی وەزە چۆنە کاک قادر وانە ئەو باخای سەرەوەیەوە وانە دەیخوا ئەوەدانی کە ئینشاءڵڵا دەنگ و باسان لەگەڵ ڕەمەزانەکەی چۆنن باشن بە ڕۆژی شەکەن هیچەکەن ئیش و کارێک شتێک خوا ڕەمەزان بەسەر سەرمانە مەبەست وایە هەندێک لە گەنجەکان ئەڵەن ئیشمان بۆ ناکرێ بەڵام خەڵکە بە تەمەنەکە تۆزە بەورەترە نەبوو من جووە جووم نەکەم ناتوانم ڕۆژێ بگرم ئەی کوڕەکانی شەکەن لەگەڵ تا لەخوا بە زیادی باش الحەمدولله تۆژی شەکەی من نەوەڵا هیچ سەدا ناتومەتەوە ئەها بۆ سەردان تۆ ماتۆڕت هەیە من نەوەڵا ماتۆڕێکی زۆرە بیرم وڵی من ماتۆڕ سیارم پێ ماتۆڕم پێ سارت پێ ماتۆڕ پێ باشە حەزە سواری ماتۆڕ ناکەی خۆ بەرەوەڵە حەزی یەکەم بەس نیمە ینی لە کەسی ژوەر ناگری وڵی نەوەڵا ئیشم پێ نیە وەری ناگرم دەی باشە ئەمە بەدەست هێناوتانە ڕوانوتان دەچی ئەسانەکە باشەوە چەندێک خۆیەگرێ ینی هەموو ساڵە هەڵەیاتەوە لێرەش هەموو ساڵی هەڵەیاتەوە فایزیش گوڵەکە لێرە بەڵێ هەر سوور هەڵاڵتان هێناوە یا شتی تریش ئەوە هەر بۆ نوێکەمان هێنەوە بەس هەورامی زۆر حەزیان نە سوور هەڵاڵەیە وایە شتێکی خۆشە بۆنی خۆش بۆنی خۆش بۆنی خۆش بەس منەوە زانی هەر یەک ساڵ کە هێنن ئێڕێنن دوایی بۆ ساڵی ئایندە ناڕێت هەڵەمێنێ چۆمان کەوتە ناوی و لەگەڵ گەڵاتەرامێنێ جلو بوەرگو ئەتەشێکی زۆر جوان و ڕێکت هەیە تۆش لە شارەوە هاتو یاخوا لە لادێ بەم شێوەیە شارەوە هاتووم باڵ لە شار ینی لە سلێمانی بووی ناکرد لە هەڵەبجەوە لە هەڵەبجە خوێندکاری ناوەڵە ئەی چێکی کاسبم دوکاندار دوکانداری باڵ ئەی چییە بۆ سەردان هاتووە باڵە بۆ سەردان هاتووم ماڵی خەزوور دەی باشە بێ قوربان بۆیە وتم ئەگەر لە لادێش بەم شێوەیە بی وەڵایی شار وایە تۆ
تۆ هەڵەبجەیە هەورامی من دایکم هەورامیە باوکشم کوردە خێزانەکە و خێزانم هەورامی زۆر باشە باشە زۆرتر مەیلت بەلای هەورامانە ئەرەوەڵە دەنگ و باسە شکر باشن وەزتان باشە سوپاسانەکەی خۆلەتان ڕاستی بیاخۆ سوپاسانەکەی سەلامەت بنیاخۆ لە شوێنەکانی تر بینیمانە ژنانیش زۆر ماندوون لەگەڵ پیاوانە کە باخداریەکەن ڕۆژانەکە هیشەکەن ئەمانیژە چن بۆ ئیشکردن لەگەڵانە با بزان لای ئێوە چۆنە ئێمەش یارمەتی پیاوەکانمانە دێن ئێوە بە زۆری چ دەکەن خۆمان ئێستا بۆ نمونە لە منتیقەی شارباژێر ئەگەر پیاوەکان خەریکی بزن مێوە هەڵپاچین بن ئەمان ئەوەی کە لە مێوەکانەکەنەوە ئەوان کۆیەکەنەوە با بزانین لە مەتیقی ئێوە شوێنەکەتان سروشتەکەی جیاوازە ئێوە چی ئیشێکەکەن ئێمەش شان بەشانی پیاوەکانمان ئیش دەکەین ئەگەر یعنی پێویست بکە باشە پێویستکە بە پێویستی خۆمانەتوان یارمەتیان بێن باشە ئەی ئێوە بۆ مەسلەی خواردن دروستکردن و ئەوانە چ دەکەن ینی گەنجی ئێستا تۆزێک لە خواردن ناڕازیە و خواردنێک ناخوا ئێوە بەدڵی مناڵەکان خواردن دروستەکەم باشە با پرسیارێ بکەم قەت بووە لەسەر تەکلیفی مناڵەکان مەسەلەن ئەگەر داوە شتێک بکەن تووڕە ببی بڵێ وڵایی ناکرێتەوە جاری وایە بڵێ ئەبێ بڵێ بەس زۆر زۆر لەگەڵ دڵیانە بموڵە باشە لە مەسەلەی تاعاتی مناڵەکان ڕازیت وڵی ڕازیم باشە باشە بەس زۆر لەگەڵیانەڵێم ئەی مناڵەکە خۆشکور ڕۆژەکانیان بە تەواوی گرتووە باشە لەخوا بەزیابێ الحەمدولیلا بە ڕۆژش مادەم وایە ماندویان مەکەن با ئەوە نەماندون بەخوا تا سعات دووە خەون سعات دووە لە نوێژی نیوەڕۆکەن شەوە خەون نازانام ێستا بۆ ێستا بخەری کەس ناخەوێت پشتی ئێمە هەوارە بەردەی شاخە هەوارە بەردەی پشتمان ئەو دیومان هانە گەرمڵەیە خاکی ئێرانە بەس ئەو کەژانەی خاکی ئەو ئێران زۆر شتی چاکی لێیە لەوێ شتی چاکی زۆری وەرە کاکە ئەو ساڵێ وەڵای شڵا بەس بخوا لەوانە سێ چوار ڕۆژی پێ بچێتە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا. ئێوارانی ڕەمەزان هەموو کەسێک پێویستە ڕۆژانە کووپێک شیر بخواتەوە.
شیری ئاڵتونسا دوای ئەنجامدانی پشکنین بۆی دەرکەوتووە لە سەدا سروشتیە و هیچ شەوریەکی لێ ناگیرێت. هەروەها دەوڵەمەندە بە کالیسیۆم و ڤیتامین A و D و بۆ هەموو تەمەنەکان گرنگە بە تایبەتی مناڵ و ژنی دووگیان. لەگەڵ شیری ئاڵتونسا پاکژی و سروشتی و لەزەت بەدەست بێنە. شیری وشکی ئاڵتونسا بە سوودە تامێکی ڕاستەقینەیە. بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا. ئێوارانی ڕەمەزان. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا ئەمە لە کوردەواریا زۆر زۆر گرنگی پێدەن بە تایبەتی لە مەنتیقەی هەورامانە خۆیان دروستیەکەن و زۆرینەی بەتەمەنەکان خەڵکت بەتەمەنەکانیان ئەم کوڵەباڵانیان لەبەرایە لە کوردەواری ئاڵەن بەس پشت موهیمە ینی پشتت لە کاتی بارانبارینە پشتت تەڕ ببێ سەرماتە بێ یا پشتت ینی شتی ینی وەلحاصڵ شتێک نەبێ دایپۆشێ کە پشتت تەڕ بوو یا کە پشتت سەرمای بوو ئیتر جەسەشت سەرمایە بێ و بە جۆرە لە جۆرەکان کەسیراوی بەڵام کە پشتت سەرمای نەبوو ئیتر دایمە شوێنەکانی تریشت جۆرێک لە جۆرەکان ینی بەو شێوێ سەرمان نابێت بۆیە ئەمە دروست کردو بۆی کە لە پشتت ینی بە جۆرە لە جۆرەکان هەوا لێ نایە یاخود ئەم بابەتە کە بریتە لە لبات سەرما نایبڕێ هەتا هەندێکیانەیە هەر بارانیش دانایە ینی کە ئەمە لەبەر بوو بارانیش لێ بە جەستە تەڕ نابێ.
منداڵی بچووکە بێ ئەمە ڕاستە بۆ تۆ نابێت بۆ تۆ نابێ بۆ تۆ نابێت بۆی گەورەترە بێ ئەمە شتێکی جوانە ئەمە خوێنەوە بزانم ئەم جۆرە خوێنی پێڵەن جاران خوێن کردوتە ناو ئەمەوە خوێن کردوتە ناو ئەمەوە چوونە دەرەوەی ئاوایەکە لە شوێنێکی دوور مەڕیان خوێیاوە حیوانیان خوێیاوە بەم شوێژ دەکرێتە شەن ئەمەش نانەشانەیە یاخود عومەری دزەیش بۆ خۆی ئیڵێ ئەمەش نانەشانە یاخود لە هەندێک شوێن وا پێڵێن سەلەشی وازانم پێڵێن ئەمە نانی تیری لەسەر تەڕەکەن لەسەری دانێن هەندێکی تریشی پێکەن بۆ نمونە جاران لە مەولود یا لە شایەکانە پڵاویشان پێ کردووە واتە برنجەکان خزۆتە سەر ئەمە پاڵاوتویانە بەخێر بێنەوە چیەکەڕن باشە ئەمانە چەندێکی کوردەوارین بە بۆ چوونی ئێوە لەوانە لێ بزانن ئەمانە هەمووی کوردەواری نییە بەس چی کوردەواری ئەو هینە چی پێگوترێ لە هەندێک شوێن پێڵەن هەوری ئەو سەرپۆشە سرکەیی نازانم چی پێ ئەمە نەخشاندنەی بە بۆ چوونیەوەی خۆمانە ئەوە لە بۆ جلی کوردی بەکارهێنرێ بۆ جلی کوردی بەکارهێنرێ بۆ سەرپۆشەوە نییە ئەی تۆ لێ بزانی ئەمە بۆچی بەکارهێنرێت خوا بێ زەحمەت دادەجیان ئەمە حەزەکەم هەر جەنابێت ئەمە بۆچی بەکارهێنرێ وڵایە ئەمە جاران وەکو من زانیم ئەمە خوێتێ کراوە ئافرین دەستخۆش خوێن بوو حیوانان پێ خوێیە نە هەر لە ناوماڵی شابینی و ماڵیان واسیۆ لە بەرەوەی لێ نازان ڕەش و شتیوان ناکە وڵای ئەمە تازەیە ینی ئەمە خوێ تێکراوە خوێەکەش هەڵواسراوە بۆی تەڕەشوان درێت دەستخۆش چیتری کوردەواری بە بۆ چوونی ئەمان چیە ئەمە مهمە کۆڵوانە خەریکەمە دیێتۆ باشە لە هەندێک شوێنەڵەن چەفتە ئەمە هەرەمە نییە هەرەمەیە چەفتە هینە ئەمەی وەکو لە چ گوایە ئەو سێ گۆشەیە ئەمان کۆڵوانەیە هەک بە تێڕێەوە بزانم ئەخرێتە سەر حیوان سەر وڵاغ ئەمەشە گوترێ هەک بە ئەوە تێڕ و خورجوو توا ئەمە هەر خوێنە ئەمە لەکوێ دروستیەکەن ئەمە طبعا ئەمە بەدهینە ئەمە سەر و کڵاوە ئەمە نابێت ئەمە تجاری نیشاعەیە چی بە مەیلی خۆت لەوێ بۆ ئەها خۆی ئەمە چییە پێستەکە ئیشاعەیە ئیشاع بەڵێ ئیشاعەیە ئەو پێستە نییە پێستەکە ئەکادیمیە ئەکادیمیە بەس ئەکادیمێکی وان نییە بس لما زیاتر تجاری یعنی دەفێکی ئاوا بای چەنە دەفێکی ئاوا ئەمە گەورەکەی بە 500 مەش وڵای هەرسە ئەلبەتەکەیەوە ئاوا
بەڵێ خۆشەویستان ئەم ئێوارەیەش بەرنامەکەمان گەشتە کۆتایی بەو هیوایی کە شتێکمان پێشکەش کردبن کەلانی کەم ئێوە لێ ڕازی بن بەجێتان دێڵم لە ناو کللتور و ژیانکردن و واروەها دەستڕەنجینی ناوچەی هەورامان تاکو بە یەگەشتێکی دیکە هەمووتان بەخوای گەورە سپێرم یانەتان ئاوا بوو.